هەندێک پێیان وایە بڕیاری لکاندنی چوار هەرێمەکەی خۆرهەڵاتی ئۆکرانیا بە رووسیای فیدراڵەوە دەستپێکردنی قۆناغێکی نوێ بۆ کۆتایی هێنان بە هەژمونی ئەمریکا و پەیمانی ناتۆ. بەڵام زیادکردنی گەمارۆکان لەسەر رووسیا و تەرخانکردنی بودجەی نوێ بۆ درێژەدان بە جەنگی ئۆکرانیا نیشانەیەکی دیکەی دووبارەکردنەوەی سیاسەتی جەنگی ئەفغانستانە کە بلۆکی کۆمۆنیستی ڕووخاند. پێشتر هەرێک لە هێنری کیسینجەری وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا و تۆماس فریدمانی ڕۆژنامەنووسی بەناوبانگی وڵاتە داوایان لە سەرۆک جۆ بایدن کردبوو ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا نەکاتە پڵنگی برینداری شکست خواردو چونکە ناوبراو ئەوە قبول ناکات و دەست بۆ چەکی کۆکوش دەبات. بەڵام ئیدارەی کۆشکی سپی بەو پێی پۆتین باش دەناسێت و دەزانێت وەکو ئەفسەری دەستگای هەواڵگری سۆڤێتی جاران KGB خەون بە گێڕانەوەی سەروەریەکانی ئەو ئیمپراتۆریەتەوە دەبینێت. بۆیە هەر لە سەرەتاوە ڕەچەتەی جەنگی ئەفغانستانی بۆ ناوبراو دووبارە کردەوە، واتە جەنگی درێژخایەنی پلە بە پلەی هاوڕێ لەگەڵ توونکردنەوەی سزاکان. هەر بۆیە لە پێدانی چەکدا هەر جارە و چەکێکی پێشکەوتوو دەداتە ئۆکرانیا و سوپای رووسیای بە جۆرێک دەستە پاچە کردووە بە ناچاری پۆتین بەشێک لە سوپای یەدەگی وڵاتەکەی داوا کردەوە. گەرچی لە سەرەتادا کاریگەری گەمارۆکان لەسەر مۆسکۆ ئاماژەی پێچەوانیان نیشان دەدا، بەڵام لە سەرەتای مانگی ڕابردووەوە دابەزینی نرخی دراوی رووسی و پاشەکشەی چالاکی ئابووری ئەو وڵاتە دەرکەوت. لە دوای تەقاندنەوەی بە ئەنقەستی هێڵەکانی نۆردستریمی 1 و 2 لەلایەک هەژمونی رووسیای لەسەر یەکێتی ئەوروپا کۆتایی پێێنا و لەلایەکی دیکەش ئەو وڵاتانی تا ئێستا دوودڵ بوون لە هەڵوێستیان بۆ جەنگی رووسیا ناچار بە ملکەچی ئەجێنداکانی واشنتۆن دەبن. ئەمریکا لە مەودای کوردخایەندا ڕوبەڕووی هەڵبژاردننی کۆنگرێس دەبێتەوە، بۆیە هەردوو پارتی کۆماری و دیموکرات جەخت لە باڵادەستی وڵاتەکان دەکەنەوە بەرامبەر رووسیا و چین. لە درێژمەوداشدا سەرەڕای جیاوازیەکانیان لە سەرپاراستنی هەژمونی وڵاتەکان بەسەر سیاسەتی سەربازی و ئابووری جیهاندا یەکدەنگن. بۆیە لە دوای لکاندنی ئۆستیای باشوور و هەرێمی ئەبخازیا لە جۆرجیا و داگیرکردنی قرم و بڕیاری لکاندنی چوار هەرێمەکەی ئۆکرانیا بە رووسیاوە قبولکردنی یەکسانە بە شکستی ئەمریکا و ناتۆ. بۆیە مەحاڵە و شکستە قبول بکەن و بەوەش چین شیلگیر ببێت بۆ جەنگی یەکلاکردنەوەی تایوان و کۆتایپێنانی هەژمونی سیاسی و سەربازی ئەمریکا بەسەر خۆرهەڵاتی ئاسیا و شکستی هەژمونی دۆلار بەسەر ئابووری جیهانەوە کە ئەوە مەرگی حەتمی واشنتۆنە و بابەتی مەرگ و ژیانە.